بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم من دانیار نورەدینی لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبم. خۆشەویستانم ئەو بابەتەی کە ئەمڕۆ ئێوەی ئازیز ڕاوسەرنجی خۆتانی لەسەر دەڵێن بابەتی ڕێگنەکەوتنی بەغداد و هەرێمە کە بزانین هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە. ئێوەی هاوڵاتی پێتان وایە کە کێ بەرپرسە لەوەی کە هەرێم و لەگەڵ بەغداد ڕێک ناکەون و چه زەروزیانە دەگەێنێت بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و بە هاوڵاتیان بەگشتی کاتێکە ئەم دوو تەرەفە ڕێک ناکەون. لە ماوەی ڕابردوودا چەندین وەفد لەلایەن هەرێمی کوردستانەوە چوونەتە بەغدا بۆ ڕێکەوتن لەسەر ئەو کێشە و گرفتانەی کە هەبوون لە نێوان هەرێم و بەغدادا، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاش کێشە و گرفتەکان بەردەوامیان هەیەوە نەکەوتونە ڕێکەوتنێکی وایان جێبەجێ نەکردووە کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت و ڕێکەوتنەکە بێتە مایەوەی کە ئەو کێشە و گرفتانی کە لە ماوەی ڕابردوودا هەبوون چارەسەر بکرێن. هەمیشە بەردەوام وەفدەکان کە چوونەتە بەغدا بە تایبەت ئەو وەفدانی کە نوێنەرایەتی یەکێتی و پارتی تێدا بووە هەمیشە بەردەوام باز لە پۆست و پلە و ئەو ئیمتیازاتانە هەبووە کە پەیوەست بۆ بە حیزبایەتی و هەروەها کێشمە و ململانێ و لە بەرژەوەندی هەردوولادا ویستویانە بیقۆزنەوە کاتێکە ئەگەر بگەنە ڕێکەوتن کەمترین جار باز لە کێشەکانی هاوڵاتیان و ئەو گرفتانی کە هاوڵاتیان هەیەە و لە ئێستاشدا ئەوەی کە ڕوونەوەی کە دیارە کێشە و گرفتە لەسەر دیاریکردنی پشکی هەرێم لە بودجێ عێراقدا کە مشتومڕێکی زۆری تێدا دروست بووە و هەروەها یەکێک لەو شتانەی کە تیایدا مەوجودە گەڕانەوەی پاشەکەوتی موچەیە کە لایەنی هەرێم و حکوومەتی کاربەڕێکەری هەرێم ئامادە نییە بابەتی پاشەکەوتی موچە لە بودجەدا دیاری بکرێت کە بەشێک لە پەرلەمانتاران بەتایبەت لە لیژنەی دارایی دەیانەوێت لە ڕێگەی ئەو بودجە و لە ڕێگەی ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە پشکی پاشەکەوتی موچە بدرێتەوە بە هاوڵاتیان بە موچە خۆران، بەڵام حکوومەتی هەرێمیش ڕەزامەند نییە لەسەرەوە پێی وایە کە پێویستە ئەو پاشەکەوتە لەلایەن بودجەیەکی تایبەتەوە لەلایەن عێراق و بەغدادەوەدا بین بکرێت و بدرێتە فەرمانبەران، چونکە ئەوان بەرپرسن لە بڕینی پاشەکەوتی موچە و بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە ساڵانی ڕابردوودا ئەمە بوونی هەوەروەها یەکێکی دیکە لەو کێشە و گرفتانە کە برۆکی هاوڵاتیان دەگرێت لە هەرێمی کوردستاندا دواکەوتنی موچەیەوە هەمیشە بەردەوام هەموو مانگێک حکوومەتی کاربەڕێکەری هەرێم بە پاساوی نەناردنی پارە لە بەغدادەوە موچە دوا دەکەوێت و موچەی هاوڵاتیان نادرێت. لە ئێستاشدا ماوەی چەندین ڕۆژە موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا دواکەوتووە تاوەکو ئێستا موچەکەیان دابین نەکراوە. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت. ئێوەی ئازوو خۆشەویست دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر بابەتی ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەگەڵ بەغدادا بخەنە ڕووە حکوومەتی کاربەڕێکەری هەرێم بۆچی تاوەکو ئێستا ڕێک ناکەوێت و کێ بەرپرسیارە. لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە پەرلەمانتاران و بەشێکی زۆر لە ئەو کەسانی کە چاودێری سیاسین و چاودێرن بۆی کە لە بەغداد و لە هەرێم ئاماژەیان بۆ دەکرد کە یەکێک لەو کێشە و گرفتانەی کە بوو هۆیەوەی کە هەرێم و بەغدا ڕێک نەکەون ناکۆکی لایەنە سیاسیەکان و یەکدەنگی لایەنە سیاسیەکان بوو کە بەشێکی زۆر لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ئاماژەیان بۆ دەکرد کە هەردوو حیزبی دەسەڵات هەمیشە بەردەوام دەیانەوێت بەرژەوەندەکانی خۆیان بەرژەوەندی حیزبەکانی خۆیان پێش بخەن، بۆیە ئەوان هەمیشە بەردەوام کێشە و گرفتیان لەگەڵەوەدا هەیە، بۆیە نەیانتوانی و لەگەڵ لایەنەکانی دەسەڵات هەردوو حیزبی دەسەڵاتدا ڕێک بکەون تاوەکو ئەو کێشە و گرفتانەی کە هەن چارەسەر بکرێن. ئێوەی ئازوو خۆشەویست دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو و بتوانن ڕای خۆتان بڵێن سەبارەت بۆی کە کێ بەرپرسە لەوەی حکوومەتی ماوە بەسەرچوو حکوومەتی کاربەڕێکەری هەرێم کە وەک دادگای فیدراڵی ماوەی پێشێستا بەم ناونیشانە باسی لە حکوومەتی هەرێم کرد و ناوی ناحکوومەتی کاربەڕێکەر بۆچی لەگەڵ بەغدادا ڕێک ناکەوێت و هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و ئەم ڕێک نەکەوتنە لە بەرژەوەندی کێدایەوە تا چەند هەرێمی کوردستان زەرمەند دەبێت. وەک دەزانین لە ماوەی ڕابردوودا زیاتر لە مانگێکە هەناردەکردنی نەوتیش ڕاگیراوە بۆی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی ڕێک نەکەوتون و بەشێکی زۆریشی ڕاگررتنی هەناردەکردنی نەوت پێوەستە بەو نەوتێک کە لە خاکی تورکیاوە دەڕوات کەمەش بۆ خۆی کێشە و گرفتێکە تاوەکو ئێستا ڕێکەوتنێن ئەنجام نەدراوە لە نێوان عێراق و وڵاتی تورکیادا سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێم لەو ڕێگەیەوە کە دەیانەوێت هەناردەی بکەن.
دەچمە لای پەیوەندیەکانی ئێوە ئازوو خۆشەویست یەکەمین پەیوەندی وەردەگرین کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم. کاک پۆڵا گیان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە برای بەڕێز و خۆشەویست کاکە دانیار لە کارمەندەکان لە هەموو بینەرە بەڕێزەکان. عەلەیکە سەلام سەر هەردوو چاومان. جارێکی تر دەست خۆش بۆ ئەو تەوەرە گرنگانە دوو هەفتەیە تەوەرەکانت لە ئاستێکی یەکجار سپاس دەکەم کاک پۆڵا گیان لە خزمەتتان. ئەو تەوەرە لە کۆڕێک دەکرا ناونیشانی کۆڕێک و سمینارێک باە بەس هاوڵاتی بەشداری بکردبایە لەگەڵ ڕاگەیاندکاری دڵسۆز نەک ئەوانەی دیبەی ساز دەکەن دیدار ساز دەکەن و پارێکی زۆر تەرخان دەکەن کەچی خۆیان پۆستیان هەر بۆ لە بەغدا دێنەوە دیداری سلێمانی دیداری نازەم دیبەیتی کەچی هیچیان نەکرد خۆیان وەزگە تەوەرەکە لەو بابەتە باە بەندە بچووکی ملەتەکەت. کاک پۆڵا هەموو ساڵێک ئەم دیدار و شتە ڕێکە خرێ بەڵام کێشەکان هەر گەورەترە بن و بەردەوامیش دەبێت ینی لە ماوەی ڕابردووە بینیمان هەرچی سەرکردەی سیاسی عێراق وەرەی کوردستان و لە سلێمانی کۆبوویە بەڵام نازانم کێشەکان تۆ بینی تۆ چارەسەر بکرێ ساڵانەش دووبارە دەبێتەوە کاکە ئەو کۆڕوشت بیناران کارەساتەکە لەوەی پۆستیشان بۆ لە بەغدا خۆ بەڕێزت دەزانین. بەڵێ بەهەرحاڵ سوپاس دەکەم و بە یارمەتی بینەران ئەگەر تۆزە کاتم دێ لە خزمەتتان فەرموو بەڕێزی خۆی کێشەکان زیاتر پەیوەندی بە خۆمانەوەیە کاکە دانیاری بەڕێز. یەکەم بابەخاڵ بۆت بنووسم چیکردنەوە کەش کات نێشیکەمەوە. یەکەم نەبوونی سەرکردەیەکی خەمخۆر و دڵسۆز یەکخەری گەلەکەمان بێ یەکخەر بێ یەک ریزی بکە ئەوە نیمانە کاکە دانیار. دووەم ئەوان باشەمەیان خۆن دێتەوە باش دەزانن لە هەرێمی کوردستان چ کارەساتێک پەتەوازەی ململانەی هەردوو لایەنە کە دوو زۆنەکە کاکە دانیار دوو زۆنەکە و هەر یەکیش بەرە و جەمسەری یەکیان بەرە و جەمسەری سوننا ئەوی تریان بەرە و جەمسەری شیعە دەچێت کەوا پەتەوازەیەکە زۆر ڕوونە. خاڵێکی تر نەمانی متمانە لە نێوان هاوڵاتی و دەسەڵات ئەوان ئێستا باوەڕت بە ئێستا گوێ لەو کەناڵی تۆ دەگرن یعنی هەواڵگیری هەر دەوڵەت ئەوە با پێت بڵێ من دەزانن هاوڵاتیان چەند بەستە. خاڵێکی تر برای بەڕێزم تەفسیری دەستور هیچ کەس ناتوانێت تەفسیر بۆ ئەو دەستورە دابنێت دەزانی هەموو دنیا کۆ بێتەوە بەو دەستورە چارەسەر ناکرێت کات نییە بەندە بچووکی ملەتەکە دوور لە خۆبایی العیاذ بالله لە خۆ دەرخستن لە 2004 زۆر بە کوردی کاک یوسف لەسەر خەتە بە ئاوی ژۆر بگریم فەرموو. ئاخر خاڵەکان پۆستی سەر کۆمار کاکە دانیار پۆستی سەر کۆمار تۆ کوڕی منیش باسی پۆستی سەر کۆمار دەدەین. خاڵێکی تر نوێنەرەکانمان هەندە لاوازن ناوێرن ئێستا بەپێی ئاهاتە خولەکێک پێش ئێستا نۆزی دیاری کورد لە سەرکەران دەرچی کراون ویشتیانە دوروێنە بکرێن دوروێنە بکەن لە سەخاتی خۆیان دەرچی کراون سۆر کۆمار لەکوێیە وەزیری داد کوردە لەکوێیە نوێنەرەکانمان لەکوێیە. خاڵێکی تریش برای بەڕێزم تا ئێستا کار بە یاسای مەجلیسی قیادەی دەورە و لجنەی شؤونی شیمال دەکرێت بە هەردوو مەرجەعیانەوە باگوێیان لێبێ هەردوو مەرجەعی شیعە و سوننە پشتیوانی لە بڕیارەکانی حەلی حەسەن مەجید و لجنەی شؤونی شیمال و مەجلیس قیادەی دەورە دەکەن ئەمڕۆ بەپێی ئەو یاسایە تۆ بۆ سوپا هێرش بکاتە سەر هاوڵاتی جوتیار هەرچی سوپایە کاکە دانیار هەرچی سوپایە کام دەستور کام یاسا کام سەرکردا کام نوێنەر کام خەمخۆر کام یەک ریزی بەداخەوە خۆزگە کاتە بۆیان ڕێزم دووبارە بۆ تۆ بۆ بینەرەکان و دەستخۆشیشەوە دەکەم ئەو تەوەرانە دادەنێ هەر سەرکەوت. زۆر سپاس کاک پۆڵا گیان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک یوسف لە هەولێر وەردەگرین. کاک یوسف گیان سڵاوی خوا لەبێ. زۆر سپاس کاک یوسف گیان ببوورە کەمێک لەسەر خەمنایتەوە مشکلة يعني بس نانسي أنا بقناعة لو همي نزعي سربخوي كردستان ولبداية إندو خاني زوزيمي صدام تأسى أو فكري سربخوي أبوي سربخوي كردستان وما صالح أبو لبوري لبدوي كان دعوة أبو لبرامبر أو خطواتاني مصبونونا بس البازاني كبسلو جاري مالو بجرداد دعواتي عالمي عراقي بيد أخواري لسدام مدزاكا حتى عالم بوران كان كلا لله وكلا أو في أفكار مسؤولين ولوش كذي كذا دعوة نعلم أو بتنيا ثم يسأل شخصي هو استانا سبوا لجوه وأنا أقول له حتى لا نبغى ولا إيش بس أوي سرش هو كاري سرش دموع يسرق يكون سامو أوي مو عاديش
كرايشك مخالفين سبق من ذكرها أو ماشي في النواني طبعا شخصي عندي وسانا بيتنا أو استقبل من أنا برو باش يستو لنرى الوقت أسايق الخراب پێدوایە کاک یوسف ئەم کێشەگرفتانە تاکەی بخیان ینی بۆچی چارەسەر ناکرێت هەرچەندە لە ماوەی ڕابردوودا بینیمان ڕێکەوتن ئەنجامدرا لەلایەن حکوومەتی کاربڕێکەری هەرێم و لەگەڵ حکوومەتی بەغدا بەڵام بۆچی کێشەکان تاوەکو ئێستا بەکردداری چارەسەر نەکراوە تا بۆ نمونە نردنی پارەیە بۆ موچەخۆران تاوەکو ئێستا بەغدا پارەی نەناردووە والله أوي نظام بتواتي بس بارين هذا ويا نادوشي ها بس أوي راسي أوي كم اللي بسام كمشكلة كموزة هذا موزة بس في بكيتنا هو مشكلة دبرته بقناعتي من هذا لا يمكن كاردين مراتي بس أوي أمن شاف قناعتي صامبو أو فكري سابق خوي كردستان وإلى بغداد ذكر كتندي تيجي بيان بابا كردستان وإلى كردستان هنجاوي لنا عكسي خواص بغداد يك باتويتن أو بشوش كان بزوري لو يجابو استاد أولا ما برو خاونو دشنا وفكرنا إيوا صور أستاذ برو خاونو زاجة طبعا شخصي عزبيني بيتنا بوري أو مشكلة نامي بقر عاتبين زۆر سپاس دەکەین کاک یوسف لە هەولێرەوە لەگەڵمان نابوو وڵازان هەموو ساڵێک ئەم کاتانەوە ساڵانی ڕابردووش یەکێک لەو کێشەگرفتانی کە دروست دەبێت بە تایبەت لە ناوچانەی کە کێشە لەسەرن کێشەی زەویزارە بەشێکی زۆر لەو عەرەبانە دەیانەوێت زەویزاری بەشێک لە هاوڵاتی کوردەکان داگیر بکەن کە ئەمە پێویستی بۆیە کە لایەنە پەیوەنددارەکان بە تایبەت لە نێوان حکوومەتی هەرێم هەروەها و حکوومەتی بەغدا چارەسەر بکرێت بەڵام تاوەکو ئێستا و کێشەگرفتەش چارەسەر نەکراوە میشۆ بەردەوام هاوڵاتیانی ئەم هەرێمە جوتیارانی ئەم هەرێمە کێشەگرفتیان لەگەڵ ئەم بابەتە هەیە بەشێکیان زەویزارەکانیان داگیر دەکرێت و تاوەکو ئێستا نەتوانراوە چارەسەرێک بۆ ئەم بابەتە دیاری بکرێت لە ماوەی ڕابردوودا چەندین کێشەگرفت هەیە لە نێوان هەرێم و بەغدا ئەوانیش بوون کێشەی نەوتەوە کێشەی بودجەیە کە ئێستا بابەتی گەرمی نێوان هەردوو لایەنە لە نێوان هەرێم و بەغدادا وەروها ناردنی موچەکە لە ماوەی ڕابردووە ئێستاش یەکێکە لەو کێشە سەرکیانە کە چارەسەر نەکراوە هەموو مانگێک دەبێت ماوەی هەفتەیەک دوو هەفتەوە تا تایوەکو ئێستا بە گوێرە و بەڵێنەی کە سەرۆکی حکوومەت دابووی بە فەرمانبەران لە 25 هەموو مانگێکدا موچە دابەش بکرێەوە تا نزیک بە دە ڕۆژ دەبێت موچەی فەرمانبەران دابەش نەکراوە و پاساوی حکوومەتی کاربڕێکەریش ئەوەیە کە پارە لە بەغداوە نەهاتوە تاوەکو ئەو پارێکە لە بەردەستیانە موچەی پێ دابین بکرێت چەندە موچەی لیوە هاوبەشەکان دراوە ئەویش لەو بودجەی کە لەلایەن هاوپەیمانانەوە پێشکەش دەکرێت بە وەزارەتی پێشمەرگە لێەوە موچەی ئەوان درا بەڵام تاوەکو ئێستا موچەی فەرمانبەران نەدراوە کە لە وەزارەتی تەندروستی و دەست پێ دەکات بۆ وەزارەتی بۆ خانەنشینان هەموو مانگێک ماوەی چەند ڕۆژێک موچەکانیان دوا دەکەوێت و ئەمە یەکێکە لەو خەموو لەو کێشانەی کە هەموو مانگێک بەرۆکی هاوڵاتیان دەگرێتەوە کە زۆر جار کۆتا دەستە کۆتا شوێن کە موچە وەردەگرن کە خانەنشینان دەگاتە 25-26 مانگەکان نزیک دەبێتەوە بۆ دووبارە سەری مانگ بەداخەوە ئەوەندە موچەکەیان دوا دەکەوێت لەگەڵەوەی کە ئێستا مشتومڕێکی زۆر هەیە لەوەی کە بودجە لە بەغدا پەسەند بکرێت و مشتومڕە لەسەرەوەی کە دیاریکردنی بودجەی هەرێم لە بودجەی گشتی عێراقیدا کە ئەمە یەکێک لەو مشتومڕانێکێک لەو گفتوگۆ سەرەکیانەی کە قسەباسی لەبارە دەکرێت هاوڵاتیان ئومێدیان هەیە کە بە دیاریکردنی بودجەی هەرێم کێشەگرفتەکان چارەسەر بکرێت و پرۆژەکان بکرێنەوە بۆی کە لە مای ڕابردوودا نەوتی هەرێم ڕادستی بەغدا کرابوو. بەڵازان خۆشەی دەسمە لای پەیوەندەکانی ئەوەی عزیز پەیوەندێکی دیکە وەردەگرین کێمان لەگەڵا بەڵێ بەشێک لە کۆمنتەکانی ئەوەی عزیز دەخوێنەوە بۆ ئەم بابەتە نووسیتانە کاک یوسف محەممەد نووسیەتی لەم وڵاتەدا پاشاگردانی هەمووی لە بەرژەوەندی خۆیاندایە هەروەها ئێسرا کەمالیش نووسیەتی پێویستە حکوومەتی هەرێم ئەولەیەتی کارەکانی لە بەرژەوەندی هاوڵاتیان دابێ بەڵام بەداخەوە نەمان بینیەوە هەمیشە بەردەوام ئەمە یەکێکە لەو کێشەگرفتانەی کە بوونی هەیە و هاوڵاتیانی ئەم هەرێمەستی پێ دەکەن لە ماوەی ڕابردوودا کاتێککە وەفدەکانی بەغدا چوونەتە وەفدەکانی هەرێم چوونەتە بەغدا بۆ چارەسەرین کێشەگرفتەکان هەمیشە بەردەوام ئەو
بابەتانیان باس کردووە کە لە بەرژەوەندی حیزبی و لە بەرژەوەندی خۆیاندایە لەوانەی پلە و پۆستەکان و بەرژەوەندی شخصی کامە هەمیشە بەردەوام بوونی هەبووە بەڵام بەرژەوەندی هاوڵاتیانیان پێش ئەو بەرژەوەندی حیزبی و شخصیانە نەخستووە. دەچمەوە لای پەیوەندیەکانی وای ئازوو خۆشەویست کاک عەبدوڕەحمان وەردەگرم. کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا لێبێ. بەتایبەتی دووبارە دەڵێن بەتایبەتی ئۆستاز دانیال بەڵێ لە منیان بەڵێ بەڵێ کاک عەبدوڕەحمان پێم لێتە هەرچی باڵک خات بوو هەرچی گەنم هەبوو بوو ئەو ساڵ کلۆی زۆر و هەندێکی دەڵێن کولا بە کلۆی دەڵێن ئەدا دەڵێ هەر کلۆیەک هات و دنکە گەنمەکی برد هەر کلۆیەک هات و دنکە گەنمەکی برد نەدنکە گەنمی عەمبارەکەی کۆتایی هات نەکلۆیەکەش پاشە بوو تووشی ژانەسەر بوو فەرمەوە دیارەکە أستاذي مريم مسألة إنجليزية هي he is the reason for the season. فلان كاس برسا لو يكرودة فلان أو فلان كاسا لصر مساحي كافة 300,000 كيلومتر كعراق كمان كمان أنا واحد يقص عيسى بالنسبة له خمس حسنات بالنسبة للبيت أنا بخدم لأصبح إصراري يعني الزوار ده شيء من طبعا الحاجات دي أنا عشان بديت وكلام زي ترى 1 مليار دينار يعيش ما قالنا ولا شيء زي ترى يعني هم كم تريليونية كذا يعني إذا الحبات صد ولا فيش أوصل معي أستاذي برز أنا هذا ماذا حتى أو لو كنت أجيب بخربان في شهور بكي مستحيل إخوايا على آخر أخوي ببيني طبعا قد يمدش فيها وكيف المرسع ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكوا النار قد يغنبر سيفرنوا من أعان ظالما فقد صار فريسة لإعانته بياني الانتخاب لا غير شهود وشواذ غير مصر بالله دستناك هيسو بياني خياران وخجاران كيف دستي لو أعطي هيك كوي انتمائي ولا يلونها تنزل ما في برنامج أول شهادة يزورنيها وذكرت محاصتي لسجنيها شهادة يزور لك باهية كان نار مهدري لازم بيتبجي أخوي دبجي أخيرا شهادة يزوري لكن لا تنجمشي للتربية يقوم بيتا والله لذكري أواني يشوفون إيمان مرسى يخوني لو حوار ما لها رسالة وعمل يخون بين السلام عليكم. وعليكم السلام كاك عەبدوڕەحمان زۆر سپاس دەکەین لە هەولێرەوە لەگەڵمان بوو. شەهلا کەریم نووسێتی حکوومەتی هەرێم لەبەر مەسلحەتی خۆی ڕێک ناکەوێت تر نازانم بۆ عێراق چ مەبەستێکیان هەیە. وەروەها زانا کەریمیش نووسێتی ڕێک دەکەون هەر کات بەرژەوەندیەکانی هەردوو حیزب هاتە دی. هەمیشە بەردەوام هاوڵاتیان پێیان وایە کە ئەم حیزبانە و حیزبەکانی دەسەڵات بە تایبەتی تر هەمیشە بەردەوام لە خەمی مەسلحەتی خۆیان لە خەمی بەرژەوەندی خۆیانە بۆیە تاوەکو ئێستا ڕێک نەکەوتون لەسەر ئەو کێشە و گرفتانی کە هەیە لە کاتێکدا بۆ نمونە سەبارەت بە موچەی فەرمانبەران و سەبارەت بە دیاریکردنی موچەی فەرمانبەران لە بودجەی عێراقیدا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم نایە ڕێکەوە لە بەغدا لەبەرەوەی کە پێی وایە چەندین موچەخۆر هەن لەم هەرێمەدا لەوانەیە موچەخۆری بندیوار بن ئەگەر ئەو لیستەی موچەخۆران بنێرێت بۆ بەغدا دەزانێت کە بەغدا
تەناقوسێک هەیە لەم نێوەندەدا و پێی وایە کە ئەمە گەندەڵێکی گەورەیە و ناشەفافیان هەیە لە هەرێمدا. ئەم ناشەفافی وای کردووە کە هەمیشە بەردەوام لایەنی عێراقی لایەنی بەغدا متمانەی نەبێت بە حکوومەتی ماوەسەرچووی هەرێم. دەچینە لای بانگی پیرۆزی ئێوارە هەتە دەگەڕێنەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدًا الوسيلة والفضيلة وابعثه مقامًا محمودًا الذي وعدته
بەڵازان خۆشەویستان بەردەوام دەبین لەسەر ئەو بابەتی کە دیاریمان کردو بۆ یازوو خۆشەویست و ئێوە دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر بڵێن بابەتی ئەوەی کە حکوومەتی کاربڕێکەری هەرێم و لەگەڵ بەغدا بۆچی ناگەنە ڕێکەوتنیە کە ڕێکەوتنی لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت و ئەو کێشە و گرفتانەی کە هەیە لە نێوانیاندا چارەسەر بکرێت تاوەکو ئەو کێشانە کە ئەمیشە بەردەوام دژ بە بەرژەوەندیەکانی هاوڵاتیان و لە خزمەت هاوڵاتیاندانین چارەسەر بکرێت لە ماوەی ڕابردوودا و ئێستاشەوە چەندین کێشە و گرفت هەن هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغدا کە بەشێک لەو کێشە و گرفتانە پێیوەستە بە هەردوو لاواتە بە ڕێکەوتنی هەردوو لاوە سەرەکی ترین کێشە کە هەموو مانگێک بەرەوکی هاوڵاتیان دەگرێت کە پێشتیش ئاماژەم پێکرد موچی هاوڵاتیانە کە موچەکەیان دوا دەکەوێت و هەموو مانگێک پاساوی هەرێم ئەوەیە کە لەلایەن بەغداوە پارەی پێویست نەنێراوە یاخود ئەو پارەی کە دیاری کراو نەنێراوە تاوەکو ئەو داهاتەشی کە هەیە چ داهاتی ناوخۆ خاڵە سنوورەکان و فرۆشتنی نەوت بێت کە لێسادا نەوتی ژڕاگیرا فرۆشتنی نەوتی هەرێمی ژڕاگیراوە بتوانن موچەی فەرمانبەرانی پێ دابین بکەن و فەرمانبەران بتوانن موچەکانیان وەربگرن کە هەموو مانگەی لە کاتی خۆیدا موچە وەرناگرن کە یەکێک لەو کێشە و گرفتانەی کە هەیە واروها بودجە کە ئەمە بۆ خۆی کێشە و گرفتەوە پێویستە چارەسەر بکرێت و هەردوو لا ڕێبکەون و لە بەرژەوەندی هاوڵاتیان دابێت بە گوێرەی و ڕێکوتنی کە لە نێوان بەغدا و هەرێم کراوە لە سەدا 12 بۆ بودجەی هەرێم دیاری کراوە بۆ سەرجەم پارێزگاکان و لە نێویشیدا ئەو نەوتەی کە لە هەرێمەوە دەفرۆشێت پارەکەی دەچێتە باقێکەوە بە سەرپەرشتی حکوومەتی عێراقی فیدراالیکە ئەو سەرپەرشتی دەکات و ئەو پارەی دەچێتە سندوقی ئەوە و لە ماوەی ڕابردوودا سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی بەوە کردبوو کە لە هەموو پارێزگاکانی عێراقدا بە پارێزگاکانی هەرێمی شەوە چەندین کێشە و گرفتن هەر لە کەرتی تەندروستی نیشتەجێبوون هەژاری و ڕێگاوان پێویستە ئەمانە هەمووی چارەسەر بکرێت بۆ بە هەمان شێوەش ئاماژەی بە هەرێمی کوردستان کردبوو و لە نێویدا هەرێمی کوردستان پێیوەستە بە ڕێککەوتنی هەردوولا پێوەستە بۆی کە هەردوولا ڕێبکەون تاوەکو کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێت و ئەو کێشە و گرفتانەی کە هەیەیان بۆ ماوەی چەندین ساڵە ینی لە دوای 2013 کێشە و گرفتەکان ڕووی لە نێوان ئەم دوو لایەنە کردووە کێشەکان زیاتر قوڵ بوونەوە تاوەکو ئێستاش چارەسەر نەکراوە هەل لە بڕینی موچەی فەرمانبەرانەوە دەستی پێکرد کە لە سەردەمی مالیکیدا ڕوویداوە تاوەکو ئێستاش ئەمە بەردەوامی هەیەوە لە کە هەرە کێشە گەورەکە ئەوە بوو کە حکوومەتی ماوەبەستەچی هەرێمەوە ئەو حکوومەتانی پێشووتر کابینەکانی پێشووتر ئاماژیان بە ئابووری سربەخۆ کرد و دەیانویست لە ڕێگەی ئابووری سربەخۆ هەرێمی کوردستان بگاتە ئاستێکەوەی کە ئابوورێکی بەهێزیە بێت ئابوورێکە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێت بەڵام ئەمە شکستی هێناوە بۆ مایەوەی کە زیاتر لە 28 ملیارد دلار حکوومەتی هەرێم قەرزار بێت و زەروزیانێکی زۆر بەر هەرێمی کوردستان کە لە ڕووی ئابووریەوە لەگەڵیشیدا ئەوەی دەبینین کە موچەی فەرمانبەران بڕاوە موچەکانیان هەموو مانگێک پێ نەدراوە لەگەڵیشیدا چەندین موچەی فەرمانبەران کە بەناوی پاشەکەوتەوە هەڵگیراوە پێیان نەدراوە لە ساڵانی ڕابردووتردا و لەگەڵیشیدا بە ئێستاشەوە موچەکانیان دوا دەکەوێت ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوەی ئازیز و خۆشەویست دەتوان ڕاوسەرنج خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو کاک ئیدریس عەزیز نووسیەتی یەک دەنگ نەبوونی لایەنە سیاسیەکان بۆتە هۆکارێک بۆی کە کێشە و گرفتەکانی نێوان بەغدا و هەرێم چارەسەر نەبێت وەروها یوسف عەزیز نووسیەتی کێشەی سەرەکی هەرێم فرۆشتنی نەوتەوە دەوێت ئەو داهاتی کە لە ڕێگەی نەوتەوە دەستی دەکەوێت بۆ خۆی بێت و حکوومەتی بەغا سەرپەرشتی نەکات ئەمە بۆ خۆی بابەتێکی ڕاستە نەتوانەوە تاوەکو ئێستا و کێشە و گرفتە چارەسەر بکرێت و هەمیشە بەردەوام حکوومەتی هەرێم دەویست ئەو داهاتەی کە لە بەردەستایەتی ئەو داهاتەی کە هەیە سەبارەت بەنەوت بۆ خۆی بێت و نێڵێت لایەنی عێراقی سەرپەرشتی بکات دەمەش دەگەڕێتەوە بۆ ناشەفافی بەرپرسەکانی هەرێمەوە و ناشەفافی ئەو حکوومەتێک لە دوای یەکانەی کە لە هەرێمدا بوونی هەبووە خۆشەویستانە بەم شێوازاتینە کۆتایی بەرنامەی دوانگەی خەڵک تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ